ئێمە داواکەین ئەو سێ موچەمان بۆ سەرفکرێ و بە زووترین کات حکومەت بێتە سەر خەت و داواکاری ئەم خەڵکە جێبەجێکە. بۆ دووەم ڕۆژ موچەی مانگیەک دابەش دەکرێت قەرەباڵغی زۆر لایەشێک لە بنکەکانی دابەشکردنی موچەی خانشینان هەیە ئەمەی کە هەیە ئەو لۆد و قەرەباڵغیە کە لێرە هەیە لەم بنکەیە هەیە کاسە لە سی سنتەرە ئێرە بۆیە هەندێک لەو خانشینانە ئەمڕۆ موچیان وەرنەگرتووە ڕەتیان کردوەوە کە وەری بگرن لەوەی گرفتێکیانم دەست بەلای خۆیان زان گرفتەکەیان چییە؟ سڵاو لێ بکات شێخ. سڵاوی خوای گەورە لە جەنابیشتان. بۆچی موچەتان وەرنەگرت ئەمڕۆ؟ ئێمە گرفتەکە ئێمە لیستمانە بۆ هاتووە مانگی 9 و 10 یەکمان پێ بدرێت لە سەعات 11 شەوا بڕیارەکەیان گۆڕێ وتیانە یەک موچیان بۆ خەرج بکرێ لەبەرەوەی هیچ موبەریدێکی نییە لە بەردەسا وەزارەتی دارایی مانگی 9 و 10 هیچ کورتێنانێکی تیان نەبووە ئەمە شتێکە حاشا هەڵنەگرە و خۆیان نەزانن لەبەرەوە ئێمە ڕەدی ئەەکەینەوەکو کەمەندامانی سەنگەری یەکەی هەشتا ئەو موچەیە وەرناگری برادرانی یەکێتیش یەکەی هەفتا مانگی دەیان وەرنەگرتووە لەگەڵ مانگی یەکە ئەوانیش ڕەدیان کردوێتەوە وەری ناگری. ئێوە ئەم موچانتان پێ نەدرا. بەڵێ لەبەرەوەی پێمان نەدرا ئێمە یاسامانە بوو یاسای خانەنشینی و ڕێکخراوە سەر وەزارەتی دارایی کەمەندامانی سەنگەر لیژنە طوبیمان ئەبوو چاکسازی لە لیژنەکان ناکرا ئێمە خراینەوە سەر وەزارەتی پێشمەرگە کە خراینەتەوە سەر وەزارەتی پێشمەرگەوتیان بە بۆنەی ڕێکاری یاسایی و ڕێخستنەوەی لیستەکان و دەرچوونی کارتەکانتانەوە دوومانگێکمان مۆڵەت بدەنێ موچەتان نادرێتێ تامانگی یەک هەرسێکی پێکەوە ئەدرێ ئەوەتانە ئێستا هەرسێکی هاتووە یەک موچەمانە دەنێ لەبەرەوە ئێمەش ڕەتمان کردوێتەوە کەمەندامانی سەنگەر ینی بەڕاستی لە بوارێکی زۆر ناڕەحەتان لە ژیانێکی سەختان ئێمە بەشدارێکی شەڕی کارای داعش بووین چەنەها کەمەندامی کەمان بریندار بۆتەوە شەهید بۆتەوە ینی بەڕاستی کەمەندام هەبوو قاچەکەی داکەندووە لە سەنگەرا بۆ معقولە ئێستا تۆ بێیت موچەکەی نەدەیتێ سێ موچەی نەدەیتێ من ملیۆن و نیوە ئاو کارەبای حکومەت قەرزارم لە 250 خۆش نابێ ئەی بۆ من کاکە لە موچەی سێ مانگی خۆم خۆش بم کاکە باقای ناکە مانگی 11 و 12 با بڕوە ئەمە ئامە وتمان قەی ناکە بەڵام بەس خێرە موچەی مانگی 10 و 11 ماتووە نام دەیتێ خێرە مانگی یەک وا کورتێنانی تیا بووە مانگی یەک هاتووە بەڵام بەس 9 دەمان کورتێنانی تیانە بۆ عام هەمووی وەری گرتووە کەمەندامانی سەنگەری لێبێ بەش کراوە ئەمڕۆ موچەتان وەرنەگرت ئێمە ڕەتمان کردوێتەوە ڕەدیش یەکەینەوە وەری ناگرین هەتا حکومەت دێتە سەر جووا داوا لە جەنابی سەرۆکی حکومەت دەکەین لە قوبا دەکەین لە بەرپرسانی ئیداری ئەم شارە و هەولێریش دەکەین کە بەڕاستی بە دواداچوونێ بۆ خەمی کەمەندامانی سەنگەر بخۆن لە بارودۆخێکی زۆر خراپە زۆر خراپە من کەمەندامی سەنگەرمەیە ئێوارە تەلەفۆنی گوتی کاک شەکەمال بەڕاستی وەزعم وای لێ هاتووە سێ کرێخان و قەرزارم وعدم بە خاوەن خان و داوە کە موچە سێ موچە وەرەگرم و هەرسێکی پێکەوە دەم بۆ ئەوەی ڕوزەر نەبمە گەڕەڵی دەبێ بەنزینم لەسەر شەسیەکە خۆمە سووتێنم یعنی بەڕاستی ئەمە کارەساتە یعنی تا کارەسات ڕوونەدا حکومەت دەبێ ئاور لە خەڵک نەداتەوە لە کەمەندامانی سەنگەر نەداتەوە ئەو حکومەتەی کە ئێمە دروستمان کردووە لەسەر خوێن و جەستەی ئێمە سنووری کوردستان بە خوێنی ئێمە نەخشێنراوە لە هەموو بارودۆخێکا کوڕی فەقیر و ئەژار دیفاعی لێ کردووە ئێسش داوا ئەکەین مافی ئەو خەڵکە بگێڕنەوە بەڕاستی خەڵک لە بارودۆخێکی زۆر سەختایە کەمەندامانی سەنگەر بە تایبەتی ئێمە داوا ئەکەین ئەو سێ موچەمان بۆ سەرفکرێ و بە زووترین کات حکومەت بێتە سەر خەت و داواکاری ئەم خەڵکە جێبەجێکە دەستەکانە خۆش بێ بەهیوای کە زوو سەر ئینشاڵڵا ئێمە جادە ناگرین حکومەتی خۆمانە ڕۆڵی خۆمانمان بینیەوە و تەسعی خۆمان داوە بە حکومەتی خۆمان ێزانین بۆیە پیشەیانە پەیامی خۆمانەین بە حکومەت و حکومەتیش ئەو ڕێ لە کوڕی خۆی بداتەوە دەستەکانە بەڵێ ئەوەی کە جۆبیسی بوون ئەمە گرفتی بەشێک لەو خانشینانەیە خانشینی ئەوانەی کە لە پێش کەمەندامی سەنگەرێن بۆیە کە بڕیار بووە ئەم مانگە سێ موچە بێکەوە وەربگرن مانگی 9 و 10 و 1 بۆیە پەیوەندی بە بانکەکانەوە کراوە لە وەزارەتی داراییەوە پێیان وتراوە کە موچەکان ڕابگرن لەبەری کورتێنانیان هەیە بۆیە ئەم مانگە پێیان نادرێت بۆی ئەمان شەڵێسیان وەرگرتەوە موچەیان وەرنەگرتەوە یەک موچەی مانگیەشیان وەرنەگرتەوە بۆیە وەزارەتی دارایی باسی لەوە کردووە کە بۆ مانگەکانی داهاتوو هەوڵ دەدەن کە ئەو موچەیان پێ بدەن بەڵام ئەمان ئێستا داوای موچەکانی خۆیان دەکەن.